13 ملیار و 700 میلیۆن ساڵ لەمەوبەر کاتێک کە هیچ شتێک نەبوو، کات نەبوو، شوێن نەبوو، تەنها هەبوویەک هەبوو. ئەو خاڵە کە ئەیبینن هەموو ئەستێرەکان، هەموو گەلە ئەستێرەکان، تەنانەت من و تۆش لەو خاڵەدا کۆبوو بووینەوە. ئەو خاڵە چاوەڕێی فەرمانی کونی ئەکرد ببە ئەتا فەیەکون ڕوویدا. لەو خاڵە بچووکەوە تەقینەوە مەزنەکە دەسی پێکرد. أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما. ئاسمانەکان و زەوی هەمویان یەک بوون، پاشان لە یەک جیاکرانەوە. تەنەکان، هەموو ئەستێرەکان، هەموو ئەسارەکان، هەموو توخمەکان، ئاو، ئاگر، ڕووەک، مرۆڤ، خۆر، هەموو یەک شت بوو. لەو خاڵەوە دەستی پێ کرد و جیابوونەوە ڕوویدا. سەرەتای دەستپێکردنەکە بە دروستبوونی کوارکەکان کە ملیارانیان بخەیتە پاڵ یەک ملیم دەرناچێ، پاشان یەکگرتنی ئەو کوارکانە بۆ دروستبوونی ناوک پرۆتۆن و نیوترۆن، پاشان ئەلەکترۆنیش دروست بوو. سادەترین توخم دروست بوو کە بریتیە لە توخمی هایدرۆجین کە تەنها لە یەک ئەلەکترۆن و یەک پرۆتۆنی ناوکەکەی پێک دێت. و ئەمە بووە هۆی ئەوەی کە بینای گەردوون دەست پێ بکات لەم خشتە سەرەتاییەوە. ئەو توخمی هایدرۆجینەی کە ئەگەر 10 ملیۆن دانەی بخەیتە پاڵ یەک بەقەی ئەستوری تاڵەمویەک دەرناچێت. پاشان توخمەکانی تر لەوە دروست بوون وەکو توخمی هیلیۆم کە 2 پرۆتۆنی هەیە لەگەڵ 2 ئەلکترۆن. لە سەرەتای تەقینەوەکە تەنها ئەم 2 توخمەی دروست کرد. پاش چەندین هەزار ساڵ ئەستێرە سەرەتاییەکان دروست بوون. ئەستێرە سەرەتاییەکان بوونە کارگەی دروستکردنی هەموو توخمەکانی تر لەم 2 توخمەی سەرەتاوە کە هایدرۆجین و هیلیۆم بوو. وەکو لەم وێنەیە ئەیبینین ئەوە توخمەکانە کە لە ئەنجامی تەقینەوە و ملیۆنان پلەی سەدیەوە توخمەکانی تر پێک هات. لەوانە ئۆکسجین، لەوانە نایترۆژین. و پاشان گەردیلەکان دەستیان کرد بە کارلێک و یەکگرتن. یەکێ لەوانە کە یەکی گرد لە سەرەتای دروستبوونی گەردوون بریتی بوو لە یەکگرتنی گەردیلەی ئۆکسجین لەگەڵ هایدرۆژین. 2 هایدرۆژین لەگەڵ 1 ئۆکسجین چیان پێکهێنا لە سەرەتای گەردوونە؟ ئاو. ئێشت و ئۆیان پێگێنا. خوای گەورە بە واوی عەطف پەیوەستیەکە بە تەقینەوە مەزنەکەەوە بە لێک جابوونەوەکەوە. وجعلنا من الماء كل شيء حي. هەنێجار پرسیار بە مێشمانە هات بۆچی لێرە باسی ئاوەکە باسی سەرەتای دروستبوونی گەردوون؟ خۆ ئاو پەیوەستە بە زەویەوە، بەڵام تازەترین توێژینەوەکان و تازەترین زانستی گەردوون ناسی پێمانەڵێت کە ئاو لە سەرەتای دروستبوونی گەردوون دروست بووە. پاشان دروستبوونی توخمەکانی تر لەوانە ئاسن، مەگنیسیۆم، کالیسیۆم. پاشان ئەم ئەستێرانە وردە وردە بەهۆی هێزی کێشکردنەوە کە دروست بوو ئەستێرەکان لە یەک نزیک بوونەوە کۆمەڵە ئەستێرەیان دروست کرد کە پێیان ئەوترێ گەلە ئەستێرەکان. پاشان ئەم گەلە ئەستێرانە کە لە ملیاران ئەستێرە پێک دێت کۆمەڵەیان دروست کرد، گریان دروست کرد، وەچنینێکیان دروست کرد، تۆڕێکی گەردوونیان دروست کرد. ئەم زاناکان پێی ئەڵێن تۆڕی گەردوونی وەکو لە وێنەیە ئەیبینن. خوای گەورە سوێنە خوا بەم چنینە بەم تۆڕی گەردوونیە ئەفەرمێ وەسەمائی ذاتی الحوبوک، سوێن بە ئاسمانی خاوەن چنین. ئەمە بۆ نمونە گەلە ئەستێرەیەکە پێگاتووە لە ملیاران ئەستێرە. ئەستێرەی تایە بە هێندەی زەوی خۆمانە بێ، ئەستێرەی تایە بە هێندەی خۆرە بێ کە ملیۆنێ جار زیاتر لە زەوی گەورەترە، تایەتی زۆر دەیان جار سەدان جار ملیۆنێ جار لە خۆری خۆمان گەورەترە. ئەم تەنە گەورە و زەبەلاحانە خوای گەورە لە ئاسمانە ئەیان سوڕێنێتەوە هەر یەکە لە خولگەی خۆیە. ئەوە گەلە ئەستێرەی ئێمە ملکی وەی، گەلە ئەستێرە هەیە زۆر لە گەلە ئەستێرەی ئێمە گەورەترە. هێشووە گەلە ئەستێرە هەیە کە لە ملیاران گەلە ئەستێرە بەیەکەوە پێگاتووە کە بە ساڵی ڕووناکی تیرەکەیە پێورێ. تا ساڵی ڕووناکی ئەگەر لە چرکەیەکە 300,000 کیلۆمەتر ببڕی ئەنجا بە ملیۆنان ساڵ تیرەکەی تەواوەکەی. هەتا کاتی ئەوە هات لە ئەستێرەی ئێمە کۆمەڵی خۆری تیا دروست بێت. کۆمەڵی خۆری سەرەتای ئێمە بریتی بوو لە پڕ بوو لە غازاتێکی زۆر بەهۆی هێزی کێشکردنەوە غازاتەکان چڕ بوونەوە و خۆر و سارەکان هەر یەکەیان بەجیا دروست بوو. هەموو توخمەکان لە ئاسمانەوە
بەرەو زەوی هاتن لە ڕێگەی نەیزەکەکانەوە، ئەوە توخمەکانە هاتنە سەر زەوی. یەکێک لەو توخمانەی کە هات ئەو ئاوەی کە دروست بوو لە سەرەتایە. خوای گەورە فەرمێ وأنزلنا من السماء ماء بقدر فأسكناه في الأرض. لە زەویە لە ناخی زەویە ئەو ئاوەی نیشتەجێ کرد. ئەو زەوی ئێمە نێکی داگیرسا و ڕێسەدار بوو. ڕێی گرکانەکانەوە هاتە سەر زەوی و هەورێکی دروست کرد و بۆ هۆی بارانبارین. وبار و وردە وردە دەریاکان لەسەر زەوی دروست بوو، توێکڵەکەی زەوی ساربەوە، توێکڵی زەوی دروست بوو. کەواتە بە چەند قۆناغێک گەردون دروست بوو. تاقینەوە مەزنەکە کە سەرەتای دروستبوونی گەردون بوو و بنیادنان بوو. دوایی فراوانبوونی ئەم خاڵە بچووکە وردە وردە فراوانبوونی کە خوای گەورە فەرمێ والسماء بنيناها بأيد وإنا لموسعون. ئێمە بەردەوام فراوانی ئەکەین هەتا ئێستش لە فراوانبوونایە. دوایی یاسا فیزیاییەکان و دروستبوونی ئەلکترۆن و پرۆتۆن و سوڕانەوەی ئەلکترۆن بە دەوری پرۆتۆنا و ڕێخستنی هەموو گەردیلەکان. پاشان سەردەمێک کە غازاتی زۆر بوو لە ناو ئەم گەردونە سەرەتاییە، غازاتەکان بەهۆی هێزی کێشکردنەوە چڕ بوون و ئەستێرە سەرەتاییەکانیان دروست کرد، لەبەرەوە تاریکایی هەموو گەردونی داپۆشی، بەڵام چراکان داگیرسان. کەواتە قۆناغێکیان بریتی بوو لە سەردەمی تاریکی، دووەم سەردەمی داگیرسانی ئەستێرەکان، و پاشان پاش ماوەیەکی زۆر پاش 9 ملیار ساڵ لە دروستبوونی گەردون لەو خاڵی کە سەرەتا باسمان کرد، ئەنجا زەوی دروست بوو. کاتێکە لە ڕێی نەیزەکەکانەوە ئەم ئاوە هاتە ناخی زەوی و لە ڕێی بورکانەکانەوە ئاوەکەی هاتە دەرەوە، وەکەکان ڕوان و پاشان شاخەکان بوونە هۆی ئەوەی کە توێکڵی زەوی جێگیر بێ و بە ناخی زەویە چوونە خوارەوە. کەواتە بەو دا قۆناغە یەک لە دوای یەکانە دروست بوون. بابزانین قورئانی پیرۆز چۆن لەم 6 ئاەتی سوورەتی نازیعاتە هەموو قۆناغەکان باسەکە. ئەفەرمێت ئەئەنتم ئەشەد خەڵقا ئەم السەماء بەناها، بینای کرد، ئاسمانی بینا کرد، ڕەفەع سەمکەها واتە فراوانی کرد، فەسەواها ڕێکی خست، و ئەغطەشە لەیلەها شەوەکەی تاریک کرد. ئەو تەمومژە نەما و هێزی کێشکردن وای کرد کە ئەستێرەکان دروست بن، و ئەخرەجە ضوحاها و ئەستێرە سەرەتایەکان ملیۆنان جار لە خۆری خۆمان ڕۆنەشنتر بوو، وەکو چرایەک لەناو گەردونە دەرهاتن و ڕووناکیانیان لەناو تاریکەکە دەرکەوت. والأرض بعد ذلك، بأو بعد ذلك أو 9 مليار ساڵ، يعني پاش ماوەیەکی زۆر. والأرض بعد ذلك پاش ئەو هەموو قۆناغانە ئەنجا زەوی دەحاکرا. دەحایکە لە چەندین واتای هەیە، یەکێک لە واتاکانی بریتیە لە ئەوەی کە تەنێک هەڵبەی تەنێکی گۆی هەڵ، هەروەها فراوانکردن و دروستکردنی توێکڵی زەوی. و کاتێک کە ئەم زەویە دروست بوو ئەخرەجە منها ماءها، ئاوەکەی لە ناخیا هاتە دەرەوە لە ڕێی بورکانەکانەوە، ومەرعاها و گژوجیا و سەوزایی، وەئەنجا شاخەکانیش بەهۆی ئەو بورکانانە و پلێتە تەکتۆنیەکان کە کێشیان بە یەکە شاخەکانیش دروست بوو، هەموو قۆناغەکان یەک لە دوای یەک باس کراوە. پرسیار لەوانەیە کێ بڵێ باشە ئەمە 13 ملیار ساڵ لەمەوە پێش بوو. باشە تۆ چۆن زانی و ئێستا بەتەواوەتی نازانی 13 ملیار ساڵ چۆن ئەتوانی بەو یەقینیە باسیکەی؟ ئێستا ئەمە تەلەسکۆپێکە کە تۆ سەیری ئەستێرە دوورەکان و گەلە ئەستێرەکانی پێ ئەەکەی. ئەستێرە و گەلە ئەستێرە هەیە ملیۆنێ ساڵ لێمانەوە دوورە، کە بەم تەلەسکۆپە سەیریەکەی ملیۆنە ساڵ دوور بێ، ملیۆنە ساڵی ڕووناکی کە ئەو مەسافە زۆرە دوور بێ، ئەو سەردەمە و پیشانەیە هی ئێستا ئەم کاتە پیشان نایە. خوای گەورە فەرمێ فەلا ئوقسیم بمەواقع النجوم، خوای گەورە سوێن ناخوا باسێ، فەرمێ سوێن بە شوێنی ئەستێرەکان، وإنه لقسم لو تعلمون عظيم. ئەوە سوێنێکە ئەگەر بیزانن، یعنی ئەو علمە بەتەواوەتی نایزانن، زۆر گەورێ. کاتێکە لە تەلەسکۆپێکەوە سەیری ئاسمانەکەن بۆ لێکۆڵینەوە لە سەرەتای دروستبوونی گەردون، ئەگە بۆن من لە کوردستانەوە سەیریکەن، لە ئەوروپاوە سەیریکەن، لە بەشی سەرووی گۆی زەویەوە سەیریکەن، معلوماتی تەواویان ناداتێ. پێویستە چی بکەن؟ پێویستە بڕۆن بۆ شوێنەکانی تری زەویش، بچنە بەشی نیوەگۆی باشووریش، بڕۆن بۆ لە هەموو شوێنەکان ئەبێت تەلەسکۆپ دابنرێ، و بەو شێوەشیان کردووە. هەموو تەلەسکۆپەکان پاشان ئێن لە یەک چەندین وڵات بەشداریان کردووە، هەتاوەکو توانیوانە ئەم زانیاریانە بە ئێمە بگێنن. خوای گەورە فەرمێ
قل سيروا في الأرض فانظروا بسر زەویە بڕۆن بگەڕێن فانظروا سيركن كيف بدأ الخلق شون خلق سەرەتای خلق دەستی پێکرد خوای گەورە نافەرمێ لە شوێنی خۆ و دانیشە و سەیری ئاسمان کە و بۆی سەرەتای خلق بزانی بەڵکو ئەفەرمێ ئەبێ بڕۆی شوێنەکان بگەڕێی ئەو توخمانەی کە لە لەشی ئێمایە 60 توخمە هەڵبژاردەیەکە پوختەیەکە لەو توخمانەی کە لەو خاکە هەیە کە ئێستا لە زەویە هەیەنەوە دوو توخمە هەڵبژێراوە وەلەقەد خەلەقنا الئینسانە من سولالە واتە لێی هەڵبژێراوە 60 توخمی لێ هەڵبژێراوە بۆ دروستکردنی مرۆڤ ئەو توخمانە کە ئێمە وازانی لەوانەیە لە سەردەمێکی زەویە دروست بوو بێ بەڵام ملیاران ساڵ لە سەرەتای دروستبوونی گەردوونەوە ئەم توخمانە خوای گەورە بەرنامەی بۆ داناوە ئەبێ دروست بێ یەکێ لەو توخمانەی کە خوای گەورە دروستی کرد لە سەرەتای دروستبوونی گەردوونە وتمان چی بوو هیلیۆم و هایدرۆجین دوای توخمە سەرەتایەکانی تر کە یەکێکیان 26 ئەلەکترۆنی هەیە بریتی بوو لە ئاسن لەو سۆپەرنۆڤا و تەقینەوانە دروست بوو کە تەقینەوە ئەو ئەستێرە گەورانە و ئاسن دروست بوو و ئاسن لە ڕێی نەیزەکەکانەوە هاتە سەرزەوی هەمووەکو هەموو توخمەکانی تر بەڵام خوای گەورە لە ناو هەموو توخمەکانە ئاسنی هەڵبژاردووە باسیەکە ئەفەرمێ وأنزلنا الحديد ئاسنمان دابەزان بۆچی لەبەرەوەی ئاسن تایبەتمەندیەکی زیاتری هەیە لە ناو توخمەکانی ترا هەم بۆ مرۆڤ هەم بۆ زەوی مرۆڤ ئەگەر بۆ منە ئاسنی تیانە بێ ناتوانێ بژی ئەو ئۆکسجینە ناگا بە خانەکانی لەش زەوی ئەگەر ئاسنی تیانە بێ بەرگە هەوا بە زەویەوە نامێنێ هەوا نامێنێ و ئەو بوارە موگناتیزی کە دروست بووە بەهۆی ئەو ئاسنەیە کە لە ناواخنی زەویایە وەکو چەکێک کارەکە ئەو ئاسنی کە لەو ئاەتا باسیەکە تەنها باسی ئاسنی چەک دروستکردن ناکا باسی ئاسنی چەکی زەویش دروستەکە کە بەردەوام وەکو چەکێک هەرچی تیشکی زیان بەخشە کە بەرەو ڕووی زەویەت دەوری زەوی ئەگرێت و ئەو بوارە موغناتیزیە ناهێڵێ تیشکە زیان بەخشانە بگەن ئەمە ئەو گەشتە بوو خوای گەورە داوای لێ کردین کە لێکۆڵینەوەی لێ بکەین قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق وأو آياتك أفرمي أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما أم آيات بذي إعجازي أوي كان كهموشتكان يكبون إعجازي أوشي تيايك بل يقولين هذا بو سيرناكن أولم يرى الذين يعني بو سيرناكن كسرتات شون دروز بوا چونك أو تشكاني كيان لأسيركانو بياميكو كتابيكي خوانراوي تيايك أتوان للرقي أو تشكانو سرتاي دروز بوني كون بزانا بو أفرمي لكوتايا وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون يعني أمدو بلغيا بس بو أويك إيمان بينن